ڕووداوەکانی ئەم دواییەی کەرکووک و ئەو گوندانەی جوتیارانی کورد خاوەندارەتی دەکەن جارێکی دیکە سەلماندیان پارتی و یەکێتی و میدیاکانیان جگە لە چاواشەکاری و جوڵاندنی سۆزی خەڵک لە بەرژەوەندی خۆیان هیچ شتێکی دیکەیان بۆ پشتیوانی لە خەڵکی ستەم لێکرا و پێ نییە. هەموو تاکێکی کورد نیگەرانە لە ڕێگری جوتیارانی کورد بۆ کێڵانی زەویەکانیان. بە تایبەت ئەو دیمەنەیتەیدا چەند سەربازێکی عێراق لە گوندی شەناغەی سنووری سەرگەڕان جوتیارێکی کورد بە ملپێچەکەی ملی ڕادەکێشن و دەیانەوێت لەسەر تراکتۆرەکەی بیهێننە خوارەوە. ئەمە جێگەی ئیدانەکردنە. ئەوەی جێگەی سەرنجە خواردنی نان و پیازەکەی دەسەڵاتدارانی هەرێمە بەو ڕووداوەوە کە چۆن دەیانەوێت خەڵک چاواشە بکەن و سۆزیان بجوڵێنن. لە کاتێکدا ئەوەی خۆیان لە کەرکووک و تەنانەت شارەکانی دیکەی هەرێم بەسەر کوردیان هێناوە لەوە زیاتر و خراپترە. ڕەنگە زیندووترین نمونەش خۆپیشاندانەکەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بێت لە دێگەڵا لە نۆی شوبات. هەمومان بینیمان چۆن هێزە ئەمنیەکانی پارتی گازی فرمێسک ڕێژیان بەرامبەر کورد و هاونیشتیمانی خۆیان بەکارهێنا یان بە گولەی پلاستیکی و زەبر و زەنگ ژمارەیەکیان لێ بریندار کردن یان ڕووداوەکانی شوباتی 2011 و دواتریش کە تێیدا خۆپیشاندەران و ڕۆژنامەنووسانیان دەکوشت و مامۆستایان و فەرمانبەرانیشیان دەدایە بەرشەق. خۆ ئەوانەش هەر کورد بوون. ئەگەر ڕەخنەیان لە ڕووداوەکانی کەرکووک هەیە ئەوە تا سەرۆکوەزیرانی عێراق لیژنەی لێکۆڵینەوەی پێگێناوە و تەنانەت ئەو سەربازانەی ئەو کارەیان کردووە دەستگیر کراون. بەڵام ئایا تا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ بەرپرسێک یان هیچ کەسێک کە جوود حزبی دەسەڵاتی لە پشتەوەیە بە تۆمەتی کوشتنی ڕۆژنامەنووس یان شەق تێهەڵدان لە مامۆستا و ئازاردانی خۆپیشاندەران دەستگیر کراوە؟ پارتی و یەکێتی دەیان ساڵە لە کەرکووکن و لەوێ دەسەڵاتیان هەیە. ئەی باشە کێ ڕێگری لێکردن خزمەت بە خەڵکەکەی بکەن؟ لە 2003 تا 16 ئۆکتۆبەری 2017 کێ دەستی گرتبوون لە گێڕانەوەی مڵک و ماڵی کورد لەو پارێزگایە؟ ڕاستیەکەی ئەوەیە جگە لە بەتاڵانبردنی نەوت و داهاتی کەرکووک و بەڵێنە درۆینەکانی کاتی هەڵبژاردنەکاندا دەسەڵاتداران هیچی دیکەیان بۆ خەڵکەکەی نەکردووە. ئەو شەڕەشی پارتی و یەکێتی لە کەرکووک دەیکەن و ژمارەیەک میدیای زەبەلاحیان بە پارەی خەڵک خستووەتە خزمەتی هیچ نییە جگە لە ڕشتنی فرمێسکی تیمساحی و جوڵاندنی سۆزی خەڵک، چونکە هەر ئەوان بوون لە چاوتروکانێکدا و بێ هیچ بەرگریەکی ئەوتۆ لە 150 خاکی کەرکووک و ناوچەکانی دیکە کە بە جێناکۆگ ناسراون لە دەستدا لە کاتێکدا بەڵێنیاندا بەرگری لێ بکەن. خۆشم ئەمادەم بێ وەکو پێشمەرگەیەک لێرە لە کەرکووک تفەنکەڵ